لە ڕۆژگارێکدا فڕۆکە جەنگەکانی ڕژێمی بەعس بە فەرمانی دیکتاتۆرەکەی بەغدا گوند و دێهاتەکانی کوردستانیان خاپوور دەکرد و سەدان پێشمەرگە و هەزاران ڕۆڵی ئەم نیشتیمانەیان شەهید کرد. بەڵام دواتر نەتەوەیەک ئاڵا و ناسنامە و فەرهەنگەکەی بە زیندوی مایەوە و سەرانی بەعسیش یەک یەک بە سزا گەیشتن. لەو ڕۆژگارەدا کە بەغدا ببوو بە پایتەختی زوڵموستەم، لە هەر کاتێکدا فڕۆکەی جەنگی لە ئاسمانی کوردستان بیندرا بێت، دەستی نزای هەموو دایکانی کوردستان بۆ ئەوە بوو کە دڕندەی بەعز بەشێکی تری نیشتیمانی پیرۆز خاپوور نەکات. بەڵام ئێستا گەنجانی کورد لە ناویشیاندا کردار گەنجە خوێن شیرنەکەی ڕانی دەواازەی ڕاپەڕین لە ژێر نسەی پەیکەری ڕەمزی ڕاپەڕین و هێمای یەکەم ساتی وەدەرنانی بەعس وەک فڕۆکەوانی هێڵی ئاسمانی عێراق بە ئومێدی هەنگاوی گەورەوە بۆ کەناڵی گەلی کوردستان دەدوێت. بیداات سپاسی بنەماڵەکەم دەکەن کە بۆ هۆی پاڵپشتیمەوە و دوهاتریش سپاسی لایەنی حکومی و حیزبیەکەم کە لە دوور و نزیکەوە پاڵپشتیان پیرۆزباییان لێ کردم و دەمەوێت لێرەشەوە سپاسی تایبەتی شێخ لاهور بکەم کە لە نزیکەوە پیرۆزبایی لێکردین و دەستخۆشی لە نووسنگەکەشی دەکەین. کردار فەتاح لە ساڵی 1996 لە ڕانیە لەدایک بووە. ئەو لە هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژووی خێزانەکەیەوە ئاشنا بووە بە ڕابردووی پرسەروەری. لە تەمەنێکی بچووکەوە کردار دەگات بە خوێندنەوەی ئەو یاداشتەی کە بە سەربەرزیەوە لە ناوتۆماری خێزانەکەیدا نووسراوە. ئەویش شەهیدبوونی دوو لە ئازیزترینی کەسەکانیەتی بەهۆی بێڕەحمی فڕۆکە مەرەکێنەکانی بەعسەوە. لەو کاتەوە خولیای فڕۆکەوانی لای کردار دەبێتە خەون و دوجاریش ئەم خولیایە کردداری کرد بە فڕۆکەوانی هێڵی ئاسمانی عێراق. بەهۆی فڕۆکە جەنگیەکانیشەوە کە لە بەر ماڵەکەمان کەوت خوشکەکەم لە ساڵ 1985 بۆ هۆی کەمەندانبوونیەوە تاوەکو ئێساش لەلایەن دایکمەوە بەخێو دەکرێت و یارمەتی دەدرێت و دوو مامیشم بە هۆکاری فڕۆکە جەنگیەکانەوە شەهید بوون. ئەوە هۆکار و خولیای ئەوم بووکەوە ڕۆژێک لە ڕۆژان ببمە ئەفسەری هێزی ئاسمانی سوپای عێراق. کردار ئێستایەکی لە فڕۆکەوانەکانی هێڵی ئاسمانی عێراقا، ئەو کە گۆشکراوی بیری هەستی کوردایەتیە و پەروەردەی شنەبای خێزانێکە کە لە مێژووی شۆڕشی نوێدا خاوەن نەخش و سەروەرین. ئێستا هەر بەم خۆشەویستیەوە لەگەڵ ئەرکەکەیدا ڕازگۆیە و لە بەردەم شکۆی نیشتیمانەکەشیدا وەک هەمیشە بەوەفا. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان، ڕانیە.